حکومەتی تەبای نیشتیمانی لیبیا ڕایگەیاند ڕاوەدوونانی میلیشیاکانی خەلیفە حەفتەر لە ناوچەی خۆرئاوای وڵات بەردەوامە. ئەوەش لە دوای ئازادکردنی شارەکانی سبراتە و سرمان و عوجەیلات و زلتن و جومەیل و ڕەقت دێن کە لە ماوەی 5 سەعاتدا ناوچەیەکیان لە کەنارە ئاویەکانی خۆرئاوای ترابلوسی پایتەخت بە درێژای 500 کیلۆمەتر تا سنووری نێودەوڵەتی تونس پا کردەوە. میلیشیاکان بەرەو دوا پێگەیان لە فڕۆکەخانەی وەتیە هەڵاتون کە چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی کورتدا ئەویش لەدەست بدەن. ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش لە سەرۆکایەتی ئەرکانی سوپات جەختی لەوە کردەوە کە ئامانجی هێرشەکەیان دەرکردنی میلیشیا تاوانبارەکان و سەقامگیری ناوچەکەیە کە ئەوە ساڵێکە میلیشیا کرێگرتەکانیان بە بەردەوامی ناوچە و ناوەندە مەدەنیەکانی پایتەخت موشەکباران دەکەن. سەرەڕای داخوازینەتەوە یەکگرتوەکان بۆ ڕاگرتنی جەنگ و ڕەخساندنی هەل بۆ حکومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام حەفتەر نەک هەر نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشانی کۆرۆنای موشەکباران کرد، بەڵکو سوتەمەنی و ئاوی لە پایتەخت بڕی و بەوەش ئاو کارەبای لە 2 ملیۆن کەس لە پایتەخت و دەوروبەری بڕی. بسم الله. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان و فەرماندە مەیدانیەکانی سوپای حکومەتی تەبایی نیشتیمانی، سەرۆکی ئەنجومەنی سەرۆکایەتی حکومەتی لیبیا فایز ئەسسەراج لە وتەیەکدا ڕایگەیاند کە هێزەکانیان نەخشەی پایتەختەکانی خیانەت تێک دەشکێنێت کە فڕۆکەکانیان دەنێرن بۆ بۆمبارانی شارەکانی لیبیا. لە ێرشەکەدا کە پانتایەکی گەورە لە ناوچەی خۆرئاوای لیبیا پاکرایەوە، ژمارەیەکی زۆر لە چەکی قورس و سووک کەوتە بەردەستی سوپای لیبیا کە ئاماژەن بە یارمەتی بێسنووری ئیمارات و سعودیە و میسر و کرێگرتەکانی جەنجەویدی سوودان و چەکدارانی چاد و وڵاتانی تری ئەفریقا. ئەوە سەرەڕای میلیشیا ڕووسیەکانی کۆمپانیای ڤاگنەری ڕووسی لە دوای خیانەتی سەلەفیە مەدخەلیەکانی لیبیا لە حکومەتی تەبایی نیشتیمانی لە 4 نیسانی 2019دا ناوچەی فراوانی خۆرئاوای لیبیایان بە شێوەیەکی غافڵگیرانە ڕادەستی میلیشیاکانی خەلیفە حەفتەر کرد. ئەمەش لە چوارچێوەی ئەو بەرنامەی مەدخەلیەکاندا بوو بۆ دژایەتیکردنی بەهاری عەرەبی، هەروەکو لە میسر و یەمەن و سووریا بە یارمەتی و بەرنامەی ئیمارات و سعودیە بەڕێوەیان برد. بەڵام هێرشی پێچەوانەی سوپای تەبایی نیشتیمانی سەرەتای گۆڕانکاریەکی گەورەیە بۆ تێکشکاندنی ئەو پیلانەی کە دەیویست لیبیای دوای قەزافی بگێڕێتەوە بۆ حکومەتێکی تری دیکتاتۆری سەربازی وەکو لە میسر و شوێنەکانی تر جێبەجێیان کرد. چاودێران بڕوایان وایە ڕێکەوتنی نێوان تورکیا و حکومەتی تەبایی نیشتیمانی هاوکێشەکەی بە قازانجی لیبیا گۆڕیوە و کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر گۆڕەپانی جەنگ لەگەڵ میلیشیاکانی حەفتەر. لەو بارەیەوە عادل عەبدولکافی پسپۆڕی سەربازی ڕایگەیاند کە لە سەدا 7 سەرکەوتنەکە بۆ باڵادەستی ئاسمانی دەگەڕێتەوە. بە پێی ڕێکەوتنی ئەنقەرە و تەرابلوس، سوپای تورکیا سیستمی پێشکەوتوی سەربازی و پسپۆڕی پێویستی ناردووەتە لیبیا و کاریگەری ڕاستەوخۆیان هەبووە لەسەر بەهێزکردنی توانای لۆجیستی سوپای تەبایی نیشتیمانی. ئەوەش لە دوای ئەوەی کە خەلیفە حەفتەر بە فەرمانی حکومەتی ئیمارات ئامادە نەبووە لە مۆسکۆ و بەرلین ئاگربەست واژۆ بکات و تەنانەت لە دوای ئاگربەستی پەتای کۆرۆناش بەردەوام بوو لە موشەکبارانی پایتەخت و ناوچە مەدەنیەکان. بەوەش بە تەواوی جەماوەری لیبیای لە خۆی و میلیشیاکانی تووڕە کرد کە بە دەستی خۆی نەخشەی شکستەکەی خێراتر کرد.